خراپی بارودۆخی خەڵک و نەبوونی موچە جارێکی تر هاوڵاتیان و موچەخۆرانی هێنایەوە سەرجادا لە کفری گردبوونەوە و خۆپیشاندان بۆ داواکردنی موچە و تێپەڕاندنی ئەم قەیرانانە دەستی پێکردەوە. خۆپیشاندەران دەیانەوێت پەیامەکەیان تەنها وەک ناڕەزایی بارودۆخی ژیانیان بگێنن نەک تێکەڵ بە ململانەی سیاسی بکرێت. داواکارم نەکرێتە شتێکی سیاسی و سیاسی تەداخل ئەم شتە نەکرێت چونکە ئەمە مافی ڕەوای هەموو ملەتە نەک بەس فەرمابەران. سەوە من وەکو هاوڵاتیەکی ساداتم یەک دینارێکی موچەم نییە بەڵام هەمووی ڕەبتە بە یەکەوە ئەم حاڵەتە داواکارم لە جەماوەر هەمووی بێتە سەر جادە داوای مافی ڕەوای خۆی بکە تا ئەم حکومەتە ئاورێ لە خەڵک بداتێ یان واز بێرێ و داوای لە بردون لە خەڵکە لەسەر تەختەکە لاچە و ئێمەکو مامۆسایان و فەرمانبەران و خەڵکی شاری کفری بڕیارمانداوە خۆپیشاندان بکەین بایکۆتی دەوام بکەین تا ئەو کاتەی بەردەوامە بین کە حکومەت ناچارکەین بێتە ژێر بارگوێ لە داواکانمان بگرێ. بۆیە ئێمە لێرەوە داواکاری هیچ حزبێ خۆی نەکات خاوەنی ئێمە چونکە زۆربەی حزبەکان پشتیان لە ملت کردووە کەسیان ناگیان لە ملت نەماوە. ئێمە لەو پەڕی گەیشتون بەو پەڕی ئەگەرچی بەشێک لە خۆپیشاندانەکانی ئەمساڵ لە هەندێک شوێندا دەگاتە توندوتیژی و بەستنی ڕێگە سەرەکیەکانی شارەکان بەڵام زۆرینەی خۆپیشاندەرەکان لەگەڵەوەدان ئەم چالاکیە مەدەنیانە بە دوور بگیرێت لە تێکەڵکردنی بە مەرامی سیاسی. بەدڵنیایەوە داواکاری خەڵک ڕەوایە و پشتگیری داواکاریان بۆیە بەشداریکردنی هەموو چین و توێژەکان ئەرکی سەر شانی هەمووانە بە پلان و پلانەکانیش ئەوە بێ داواکاری دیاریکراو هەبێ لەوەی کە خەڵک چی پێویستە ئێستا وەکو ئەوەی کە من پێم وایە نان گوزەران ئازادی لە ئەمڕۆ پێویستە خەڵک داکۆکی لێ بکات بۆیە هیچ مەرامێکی سیاسی تێکەڵ نەکرێ و سەرجەم حزبەکان بەرپرسیان لە خراپی ئەم دۆخە. ساڵی ڕابردوویش زیاتر لە مانگێک مامۆستا و فەرمانبەر و موچەخۆرانی کفری بایکۆتی دەوام و گردبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا. درێژە کێشانی ڕەوشی پڕقەیران و گیرفان بەتاڵیان جارێکی تر ناچاری هەمان هەڵوێستی کردن داوا لە حکوومەت دەکەن چاکسازی بکات و چیتر بەرامبەر خەمی خەڵک بێدەربەست نەبێت. سامانکەریم کورد سات نیوز کفری.